بەڕێز عوسمان مەجید شارەزای پەروەردەکردنی هەنگمان لەگەڵە. کاک عوسمان سڵاو لێبێ، بابەتی پەروەردەکردنی هەنگ هەندێ داتا و ژمارە هەبوو بۆ من سەرنجڕاکێش بوو، بۆ بەرهەمی هەنگوین کەمی کردووە، بۆ پورە هەنگەکان کەم بوونەتەوە. بەڵێ سڵاو لە جنابتان و سڵاو لە بینەری بەڕێستان. ئەلبەتە هۆیەکان بەڕێز هەنێک لێ باسکردن، بەڵام وردەکاریش هەیە لە پەروەردەکردنی هەنگ و زانستەکانی هەنگا. ئەویش هەڵبەتە پارساڵ لە هاوردەکردنی هەنگ لە ڕێگەی نایاسایی هەنگێکی زۆر هاتە کوردستانەوە. ئەو هەنگە نەخۆشیەکی زۆری بەڵاو کردەوە لە هەنگەڵانەکانی کوردستانە. خودی هەنگەکە بە قاچاغات یا مەبەستی هەنگوینە؟ هەنگیش بە قاچاغ. بیستمانە هەنگوین هاتوێ، بەس ئەمە یەکەم جارە باسی. هەنگیش بە قاچاغ دێت و ئێمە زۆر لایەنە پەیوەندیدارەکانمان ئاگادار کردوێتەوە، بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە مەرزەکەی ئێمە زۆر کراوەیە و کڕین و فرۆشتنی هەنگیش لە بەهارە بازاڕێکی گەرمی هەیە لە کوردستان. کاسمان لەکوێوە ئەو هەنگا هات؟ ئەوە من نازانم، بەس ئەو ئەزانم دێت، ئەلبەتە لایەنی پەیوەندیدار خۆیان ئەزانن لەکوێوە دێت. بەس لە تورکیا، لە ئێران، لە عێراقەوە، لە خواروون ناوەڕاستەوەی لە هەموو وڵاتانی دراوسێەوە ئەگەر بازاڕی هەنگ فرۆشتن لە کوردستان گەرم بێت، لە هەموو وڵاتانی دراوسێەوە ئەتوانی هەنگ بێتە ژوورەوە. و لە هەمان کاتە هاوردنی ئەم هەنگە هەر ئەوە نییە کە بازاڕی هەنگ فرۆشتن یا بازاڕی هەنگ لە هەنگەوانان خراپەکە. وەکو بەڕێستان فەرمووتان، ئەلبەتە نەخۆشیەکی زۆر وەک باروایەکی دەڕ و لە هەمان کاتە وەک نەخۆشی بەچەگەنین وەکو جەناب و فەرموو، وەکو نۆزیمای سیرانە کە نەخۆشیەکی زۆر خەتەرناکە ئێستا لە هەنگدا هاتە هەنگەڵانەکانی کوردستانەوە. لە هەمان کاتە پار وەکو کەشوهەوا لە سەرەتا خۆش بوو، بەڵام لە کۆتایی بەهارە ئەوە بوو کەشوهەوا بۆ هەنگ لەبار نەبوو، هەنگ نەیتوانی وەکو پێویست هەنگوین کۆکاتەوە. ئەگەر کەشوهەواش لە بار نەبێت، وا ئەکات نەبوونی پرۆتین یا نەبوونی سەرچاوە خۆراکیە تەبیعیەکان مەناعی لەشی هەنگدا ئەبەزێنەوە، هەنگیش دەسەکا بە داڕوخان. بەداخەوە ئەتوانم بڵێم پارساڵ ئەتاک و سەرەتای زستانی ئەم ساڵ ئێمە لە ١٨٠ هەنگی کوردستانمان لە دەست داوە لەلایەن هەنگەوانەکانی کوردستانەوە. باشە، چارەسەر ناکە کاک عوسمان ئەو هەنگوینە لە دەست نەدرێ، ڕێو شوێن بگیرێتە بەر، هەر ئەوە ناکەنێڵن هەنگی قاچاغ بێ، بەڵام ڕێ بگیرێ لە بڵاوبوونەوەی نەخۆشیانە یاخود کەشوهەوا دۆخەکەی خراپبووە. چارەسەر هەیە بۆم بابەتانە؟ بەڕێزان، هەنگ وەکو گیانلەبەرەکانی کە نییە ئاژەڵێک یان مریشکێکە نەخۆشکەوێت لە قاعکی خۆیان کۆنتترۆل کرێت. هەڵبەتە هەنگ باڵندەیە، 7 کیلۆمتر هەوایی بە چوادۆری خۆیان ئەفرێت. بە زووترین کات ئەتوانین بڵێن نەخۆشیەکان لە کوردستان و لەنگەڵانەکانی کوردستان بەڵاوە بێتەوە، هەر نەخۆشیەک بێت، ئەگەر پندەکان بێ، بەکتری بێ یا ڤایرۆسی بێت. لەبەرەوە ئەگەر باشترین حەل، باشترین چارەسەر ئەوەیە کە ئێمە ڕێ بگرین لە نەهێنانی هەنگ و هەنگوینیش. هەنگوین هەیە بەشانە ئەفرۆشێتەوە بانگەوانان بە نرخێکی گونجاو، لەبەرەوەی دراوسەکە وڵاتانی دراوسی ئێمە پارەیان زۆر لە خوارە، پارەیان نزمە لە بازاڕی کوردستانە بەرامبەر بە دینار. باشە، با قسەیەک بکەین لەوەستا خەڵک پرسیارەوەکە بۆ هەنگوینی خۆمان گرانترە لە چاوە زانین پارەی ئەوان کەمترەکە و دراوەکەیان بایەکی نزمتریە. ئایا تێچووی بە خێوکردنی هەنگ زۆرە یاخود هەردانی لەو دەشت و دەرەوە بۆ خۆی بچێ بەلای گوڵەوە بێت و هەنگوینەکەوا بۆ کاو بیفرۆشی؟ ئوستاجیان، هەڵبەتە هەنگوینی کوردستان بۆ گرانە، بەهاکەی بۆ گرانە، لەبەرەوەی تا ئێستا ئێمە لە ١٧٥ بۆ ٧٧ هەنگەوانانی کوردستان ئەتیمادیان لەسەر بەرهەمهێنانی هەنگوینی تەبیعیە. مەسەڵەن بۆ نمونە کوورەی هەنگ 5 کیلۆ هەنگوین بەرهەمێنێت، بەڵام خەرجی ئەم 5 کیلۆ هەنگوینە بە حکمی ئەوەی کە لای ئێمە گواستنەوە گرانە، بانزین گرانە، کارەبا گرانە و خەرجیش گرانە، لە هەمان کاتە دەستی کرێکاریش گرانە، ئەبێتە هۆی ئەوەی کە نرخی هەنگوینەکەمان بەرز بێتەوە. و شتێکی کەش هەیە ڕازگۆیەک بین لەگەڵ پیشەی هەنگەوانیە، هەتا ئێستا هەنگەوانانی ئێمە نەمانتوانیوە بە شێوەیەکی زانستی زیاترین ڕێژەی هەنگوین بەرهەم بێنین.
ئەمانە هۆی ئەوەن کە هەنگوینی ئێمە گرانە بەڵام هەنگوینی ئێمە لە ئاستی ئالەمە وەکو جەنابتان پێشنێتان بۆ کرد یەکێکە لە هەنگوینە چاکەکانی سەرگۆی زەوی یا جیهان. ئەم جیاوازیە چۆن دەرەکەوێانی کە بڵین وڵا هەنگوینی کوردستان زۆر باشە لە هەنگوینی وڵاتانی تر هێمایکیە هیچ ستانداردێکی جیهانی هەیە بی پێوێت ئەم بەڵێکردە بەڵێ لە هەنگوینە لە تاقیگەکانی جیهانە ستاندەری جیهانی هەیە وەکو جەنابتان فەرمووتان ئێمە لە فەڕەنسا هەنگوینی کوردستانی یەکەم بوو و تاکو ئێستا لە ئاستی ئەپیمۆندیا کە یەکێتی هەنگاوانانی جیهانەوە لە ئاستی یەکێتی هەنگاوانانی عرب کە ئێمەش عێراق ئایدی ئەوانین و ئەندامی لەو یەکێتیە توانیمانە تقریبان 9 مەدالیای زێڕین و زیوی لە کۆنگرە جیهانیەکانە بەدەست بێنین بە هەنگوینی کوردستان. خۆشبەختانەکەوا بێت کە شوهەوای کوردستان کە شوهەوایەکی زۆر زۆر لەبارە و بە هەزارەها خەڵکیش ئەتوانن خێزان ئەتوانن بە هەنگوین بژێوی ژیانیان دابینکەن لە کوردستان بە شەرتێک ئێمە هەنگاوان هاوکاری کرێن لە ڕووی یاساییەوە لە ڕووی فێربوون و تێگەشتنەوە. ئێستا بەهارێکی باشمانە و سابارانی باش بوو ئەم دۆخی کەشوو هەوایە باشە بۆ هەنگ وەکومان ساڵی ڕابردوو تاستێک باش نەبوو بەڵام ئەم بارانە زۆرە و هەروە پێشبینیەوە کێ ئەم ساڵ دەشت و دەر گژوگیا گۆڵ درەخت باشتر بێ بۆ هەنگوین باشە ئێستا یعنی باوا باسی بکەین ئەم ساڵ بەرهەمی هەنگوین لە کوردستان بەرهەمەکەی باشە بێ زۆرە بێ کوالیتیکەشی باشە بێ. ئەم ساڵ هەنگ تا ئێستا ئەوەی کە ماوە ئەرزمکردن لە سا هەشتا هەنگی ئێمە فەوتاوە لە سا 20مان ماوە ئەم سا 20 لە هەنگەوانان لە گەشەیەکی باشایە و ماون و ئەتوانم بڵێم بە هەوڵی یەکگرتووی هەنگەوانان لە بینی خۆیانە توانیمانە ئێمە ئەو هەنگانان لە مردن ڕزگارکەین بەڵام کەشوهەوا بەدەست ئێمە نییە و نازانین دوا ڕۆژی بەهاری کوردستان بەرەوکی ئەڕوە هەتا ئەم دەقەیە هەنگ لە گەشایە و ئەمەلمان پێ هەیە ئینشاءڵڵا بتوانین جارێکی کە ئەنگڵانەکان زیینوکەینەوە بەڵام ئایا کەشوهەوا چی بەسەردێت ئەویان خۆتان نەدان بەدەست خوای گەورەیە بەدەستی ئێمە نییە. خەڵکە توانێت بۆ خۆی هەنگی هەبێ لە باخێک لە ماڵێک لە شوێن ئێستا لە هەندێک شوێنە بینم خەڵک لە سەربان دایناوە خەڵک لە باخێک کاسنووقێکی دانا و جێ هێشتووە ئەوەندە ئاسانە بە خێوکردنیان خەڵک توانێت شتی وا بکات دەگەر باخێکی هەبێ شوێنێکی هەبێ لە دەرەوەی شار تەنانەت ناو شارەگەر دەرفەتیەوەی هەبێ و پورێ هەنگ بکڕی چەند هەنگە و بای چەنە بە تەقریبی سەریان ئێستا پورەیەک هەنگ لە بازاڕی کوردستانە هەنگێک کە نیو سنووقی پڕ کردوێت لە هەنگ ینی 5 شانە هەنگ بە 150,000 هەنگی خۆماڵی ئەفرۆشێتەوە بەڵام ئایا هەموو هاوڵاتیەک ئەتوانن هەنگ بەخێوکەن ئێمە ئەتوانین بڵین نەخێر لە بەرۆی هەندێک هاوڵاتی هەندێک کەس هەیە بە یەک هەنگ بە پێوەدانی هەنگێک ئەمرێت کەوا بێ ئەبێ ئەو هاوڵاتی کە ئێوێ هەنگ پەروەردەکات یا هەنگ بەخێوکە ئەبێ بەلای کەمیەوە هەنگەوانێک هەبێت یا شارەزایەکی هەنگە بێ یارمەتی بە هەتاکو ئەویش ئەبێ بە هەنگەوان و شارەزایی لە پەروەردەکردنی هەنگە دابینەکە وەگەر نەبێت بە پێچەوانەوە ئەبێتە کێشەیەک بۆ هەنگەوانان لە بەرەوەی ئەگەر هەنگەکانی نەخۆشکەوتن وەکو لە سەرەتا بۆم باسکردن ئەبن بە کێشەیەکی گەورە بۆ هەنگەڵانەکانی دەراوسێ و لە هەنگەڵانەکانی دەراوسێ و بۆ هەنگەڵانەکانی کە و هەموو کوردستان ئەتەنێتەوە ئەو نەخۆشیە لە ماوەیەکی زۆر کەمە بۆیە تکامان وایە هەر هاوڵاتیەک هەر بەڕێزێک هەر خەوان باخێک هەر هەنگ دۆستێک ئێوێ هەنگ بەخێوکە ئەبێ لە پێشا خۆی زانستەکانی هەنگ دابینکە لە ڕێگەی ئینتەرنێتەوە ئێمە شتێکمان هەیە لە پەلەوەر و لە حیوان و ئاژەڵی شا باسی ئەڵین مەڕووماڵاتی کوردی مریشکی کوردی لە هەنگە ئەمەمان هەیە هەنگوینی کورد بێ یا کوردی بێ ئێرانی بێ تورکی بێ عەرەبی بێ هەڵبەتە هەنگەکانی شەرۆک و ئاژەڵ چەندین جۆریان هەیە بەڵام بەداخەوە توانم بڵێم بەهۆی ئەو ئینفال و دێڕوخان و کیمیا بارانەی کوردستان و چۆڵی دیەکان بۆ ماوەی چەند ساڵێک ئێمە هەنگە کوردیەکەمان لە دەست داوە هیچیان پێیانە و جود و جۆر بوون جۆرێکیان پێمانە و مەڕ و جۆرێکیان پێمانە و بزن بەڵام ئەم هەنگەی کە ئێستا ئێمە هەمانە هەنگە کوردیەکە دووڕەگ بووە لە هەنگەڵانەکانی خۆمانە ئەوەی لەگەڵ کوردیەکە دووڕەگ بووە بەدەستی هەنگەوانانەوە لە دوای ڕاپەڕینەوە ماوە هەنگێکی زۆر باشە خۆڕاگرە بۆ نەخۆشیەکان و هەنگوینێکی مامناوەندی کۆکاتەوە بەڵام ئەوەی کێشە بۆ ئێمە دروست دەکات ئەو هەنگە نەخۆشەیە کە بە نەیاسایی داخلی کوردستانە بێت.